کاری گونجاو یان بیمەی بێکاری کافی بۆ کرێکاران داخوازیەکی ئەمڕۆی کرێکارانە. لەم بارەیەوە باسێکمان هەیە کە پێشکەشتانیەکی بێکارکردن بە خێرایی پەرەدەستێنێ و بەردەوام هەواڵی تازەتر لە بێکاربوونی ژمارەیەکی زۆرتر لە کرێکاران لە ئێراندا دەبیسترێت. ناوەندە ڕەسمیە دەوڵەتیەکان یان هەر هیچ چەشنە ئامارێکی بێکاری ڕناگەێنن یان ئەگەریش ڕایان گەیاند ئاماری درۆینە بڵاو دەکەنەوە و ڕادەی سەرسوڕهێنەری بێکاری لە ئێران دەشارنەوە. سربەخۆ لەوەی کە بەرپرسانی حکوومەت بە چ وعدە و بەڵێنێک دەیان هەبێت کێشەی بێکاری دەور لێ بدەنەوە و بەرۆکی خۆیان لە چنگی بە ملیۆنەها لاوی بێکار و ئامادە بەکار ڕزگار بکەن، بێکاری گرفتێکی گەلێک جددیە کە نەک هەر هەڕەشە لە ژیان و بەڕێوەچوونی ڕۆژانەی بنەماڵەکان دەکات بەڵکو ئاکام وازارەکانیشی ئاسایش و حرمەتی ئینسانەکانیش تووشی مەترسی جددی دەکات و زۆرترین ئازاری کۆمەڵایەتی لە کەمینی بێکاران و بنەماڵەکانیاندایە. ئەتیاد و لەشفرۆشی، ئاوارەیی و هەڵوەشانەوەی ناوەندەکانی خۆشەویستی و بنەماڵەکان، خەمۆکی و خۆکوژی و گەلێک ئازاری لەمە زیاتریش لە ئاکامەکانی ڕاستەوخۆ و ڕوخێنەری بێکارین. ئەم کێشە جددیە کێشەیەکی جددی کۆمەڵایەتیە کە ئەم کۆمەلگای داگرتووە بە هیچ وعدە و بەڵێنێکی بەرپرسانی حکوومەتیش لە ناو ناچێت. کرێکاری ئەمڕۆ فریوی بەڵێنی سەرخەرمانی سەرمایەداران و دەوڵەت ناخوات و بە وعدەی بێناوەڕۆک دڵی خۆی خۆش ناکات. کرێکار دەزانێت کە لە بارودۆخێکدا کە ڕێژەی بێکاران و ڕێژەی بێکاری لاوان بە تایبەت بە خێرایی سنووری 50% تێپەڕ دەکات، لە بارودۆخێکدا کە قەیرانی ئابووری و سزای ڕوو لە زیادبوونی نێودەوڵەتی پشتی ڕژیمی ئیسلامی شکاندووە و زیاتر لە 50% ناوەندەکانی پیشەسازی و بەرهەمهێنان مایەپووچ دەرچوون و داخراون، نیوەکەی دیکەشی بە نیوەچڵ کار دەکەن و لە بەردەم مایەپووچ بووندان بەم جۆرە فیشالانە بێکاری لە ڕیشە دەرنایەت. سەرمایەداری ئێران کە لە قەیرانێکی توندی ئابووریدا نقم بووە بڕیاری داوە کە زەرەر و زیاری قەیرانێک کە خۆی خۆڵقاندوێتی بە بارمتەگرتنی کار و ژیانی کرێکار و خەڵکی دەستەنگی کۆمەلگا بەسەریاندا سەرشکێنیان بکات. بەڵام وەڵامی کێشەی بێکاری بەدەستی بەتوانای هەر ئەوانە وەیە بەکارکردن و بەرهەمهێنان و بە پێشکەشکردنی خزمەتگوزاری گشتی هەموو سەروەت و نیعمەتێک بەرهەمدێن بە خزمەتگوزاری کۆمەڵایەتی پێشکەش دەکەن. لە قۆناغی ئێستادا ئەمە ئیرادەی یەکگرتووە ڕێکخراوی هەموو کرێکاران لە شاغڵ و لە بێکار و لە لاوی پڕشور و شەوقی ئامادە بەکارە کە بە کۆبوونەوە لە دەورەی دروشمی کاری گونجاو یان بیمەی بێکاری کافی دەتوانن ئەم داخوازیە ڕەوایەی کرێکاران بەسەر چینی سەرمایەدار و دەوڵەتدا بسەپێن. بەڵێ بینەرانی خۆشەویست، دوابابەتی بەرنامەی ئەمڕۆمان باسێکەکەین لە بە بارمتەگرتنی نانی ڕۆژانەی کرێکاران وەک یەکێک لە کێشە و گرفتە جددیەکانی بەردەوامی کرێکارانی لەسەرکار و حەقدەستە دواخراوەکانی ئەوانیش. کرێکاران جگە لە تەحەموڵکردنی گرانی لە ڕادەبەدەر، تەواڕۆم، بێکاری و نائەمنی پیشەیی، دانی حەقدەستە زۆر کەمەکەشیان دوا دەخرێت. کەمتر کارگا و کارخانە و ناوەندێکی پیشەی هەیە کە حەقدەستی کرێکاران لەسەر وەختی خۆیدا پەرداخت بکات. هەواڵی پەیوەندیدار بە دواکەوتنی حەقدەستی کرێکاران و خەبات بۆ وەرگرتنی حەقدەستە دواخراوەکان هەواڵی هەڕۆژە و هەمیشەی ناوەندە کرێکاریەکانە و لە ژمارەێک لە ناوەندەکانی کار و بەرهەمهێنان دواکەوتنی حەقدەستەکان سنووری 2 ساڵیشی بەزاندووە. لە ناوەندگەلێک
کە قازانجەکان یان ڕوو لە دابەزینە دواخستنی ئەقدەسەکان بە ئەنقەستر و خاوەنکارانی ناوەندگەلێک کە لە سەروبەندی مایە پووچبووندان بە ڕاگەیاندنی مایە پووچبوونی خۆیان بە شێوەی ئاشکرا لە پەرداخکردنی ئەقدەسی کرێکاران خۆ دەبێرن. خاوەنکاران بەنەدان و بە بارمتەگرتنی ئەقدەسەکان و وعدە و بەڵێنی درۆینە و دەستیکردنی بەردەوام بە کرێکاران وەها کرێکاران ماندوو دەکەن کە زۆربەیان لە ڕووی ناچاریەوە بە مەبەستی وەرگرتنی ئەقدەسە دواخراوەکانیان درێژە بەکاری بێتەزمین و بێئەقدەس بدەن و بە ئاشکرا تەسلیمی ویستی خاوەنکار ببن. ئەگەر لە هەندێک لە ناوەندگەلێکی کار کە کرێکاران بە پێی قەرارداد و بە شێوەی ڕەسمی دامەزراون شانسێکیان بۆ وەرگرتنی ئەقدەسە دواخراوەکانیان هەبێت، بەڵام ئەو ژمارە لە کرێکاران کە بەبێ هیچ قەراردادێک کار دەکەن ویان بە قەراردادی ئیمزای سپی دامەزراون، ئەوانە هیچ تەزمینێک بۆ دانی ئەقدەسە بە بارمتەگیراوەکانیان نییە و ئەگەری ئەوەی کە بەرهەمی کار و زەحمەتی چەند مانگەیان پێنەدرێت ئێجگار زۆرە. بە بارمتەگرتنی ئەقدەسەکان نەتەنیا هەلومەرجی ژیانی کرێکاران زۆر دژوار دەکات و کرێکاران ناتوانن لەسەر وەخت ئەو شتێک کە پێویستیان پێیەتی دابینی بکەن، بەڵکو بۆ پاراستنی کارەکەیان ناچارن بۆ هەر شەرت و مەرجێکی دژە ئینسانی خاوەنکاران سەردانەبێنن و هەمیشە بە نیگەرانیەوە بۆ لە دەستچوونی کارەکانیان و ئەقدەسە بە بارمتەگیراوەکانیان گوێڕایەڵی خاوەنکاران بن. سەرڕایەوەی کە یەکێک لە دەرەنجامەکانی ئەم پیلانەی خاوەنکاران ناچارکردنی کرێکاران بە تەسلیم و بێدەنگی ئەوانە بەم پێ یەکێک لە بوارە گرنگەکانی خەباتی ئەم ساڵانەی دوایی و بە تایبەت لە ساڵی ڕابردوودا ناڕەزایەتی و خەبات بۆ وەرگرتنی ئەقدەستەکانیان بووە. لەم نێوەدا دەوڵەت کە خۆی گەورەترین خاوەنکاری وڵاتە نەتەنیا لە کرێکارانێک کە بەم شێوەیە مافەکانیان پێشێل دەکرێت پشتیوانی ناکات، بەڵکو خۆی حەقدەستی ژمارەیەکی زۆر لە کرێکارانێک کە لە ئەو ناوەندانەی کە ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ سەر بە دەوڵەتن کار دەکەن بە بارمتە گرتووە. کرێکاران بە دروستی ئەم پرسیارە دێن نەگۆڕێ: بۆچی بە جێگایەوەی کە لە بەرامبەر ئەم هەموو ڕەنج و کارەدا پاداش بگرین، بە جێگایەوەی کە حەقدەستمان زیاد بکرێت، هەر ئەم حەقدەستە زۆر کەمەشمان بە بارمتە دەگرن و کاتێکیش کە داوای دەکەین هەڕەشەی لەسەر کار دەرکردنمان لێ دەکەن. واقعە دەوەیە کە دووپاتبوونەوەی ئەم دەورە و زنجیرەی بە بارمتەگرتنی ئەقدەسەکان تا کاتێک کە خەباتێکی لێبڕاوانە و بەربڵاو لە ئارادا نەبێت هەروە درێژەی دەبێت و ئەو مافە سەرەتاییە بە خەباتی پەرژ و بڵاو بەدەست نایەت. چوونە سەرەوەی ئەقدەسی کرێکاران و نەدرانی سەروەختی ئەقدەسەکان یەکێک لە ویست و داخوازیە گرنگە کرێکاریەکانە کە زەمانەتی گەیشتن بەم داخوازیە لە گرێوی عەزم و ئیرادەی یەکگرتووی جەماوەرێکی بەرین لە کرێکاران بە شێوەیەکی ڕێکخرا و سەرتاسەریدایە. بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان. زۆر سپاس کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوون و بۆ هیوایکە ناوڕۆکی بەرنامەکەمان جێی سەرنجیەوەی ئازیز بوو بێت. تا لێکدانەوە هەڵوێستێکی تر بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەست پێێت.